بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕە سی. لە لاپەڕە سی گەیشتمە پرسیاری ژمارە 20 سەرجەم یان جیاوازی هەژمێر بکە. لێرە دەبی ئەمن بە تەواوی بە دروستی سەرجەم یان جیاوازیەکەی ببینمەوە. لە لای ڕاست دەست پێ دەکەم خانەی بەش لە سەدان 0.4 کۆ دەکەمەوە دەکاتە 4. ئەوجا 0.9 کۆ دەکەمەوە دەکاتە 9. فاریزەکەی دەنووسمەوە. لە خانەی یەکان 4 و 2 کۆ دەکەمەوە دەبی خانە لەگەڵ خانەی هەمان خانە کۆ بکرێتەوە. 4 و 2 یەکسانە بە 6. 5 و 8 دەکا 13. 136 و 94 بەش لە 100. پرسیاری 21 دەبی ئەمن سفرەکی لێرە دانێم هەتا وەکو یەک دوو ڕەنووس لە ڕاستی فاریزەی هەبی. ئەوجە 10 کەم 5 دەکاتە 5. نۆیەکە دەبی بە 8. 8 کەم 8 یەکسانە بە 0. فاریزەکە دەنووسرێ. ئەوجا 2 کەم 5 نابی سەیەکەی خورد دەکەمەوە دووەکە دەبیتە 12. لێرە 12 کەم 5 دەکا 7. سەیەکەش بوو بە 2 چونکە خوردم کردەوە. سەیەکە دەبیتە 2. 2 کەم 1 دەکا 1. ژمارەکە دەکاتە 75 بەش لە 100. لێرە دەتوانم سفرەک لێرە دانێم هەتا دوو خانە هەبی وەکو ئێرە. بەش لە هەزاران 2 کۆ 1 3. بەش لە سەدان 6 کۆ 8 14. یەکی چاردەکەی لێرە دەنووسم. 1 و 0 و 5 یەکسانە بە 6. فاریزە لێرە 6 لەگەڵ 7 دەکا 13. سەیەکەی دەنووسم و یەکەکەش لێرە دادەنێم. 1 و 0 و 1 یەکسانە بە 2. ژمارەکە بووە 23. فاریزە 643 بەش لە 1000. لێرە 3 ڕەنووس لە ڕاستی فاریزەی ناچارم یان باشتر وایە نەک ناچارم 2 سفریش دانێم هەتا ببینم چ لەگەڵ چ کۆ دەکەمەوە یان لێک دەردەکەم. 9 کەم 0 هەر 9. 0 کەم 0 هەر 0. لێرە 0 کەم 3 نابی ئەو سێی خورد دەکەمەوە. سەیەکە دەبی بە 2. سفرەکەش دەبیتە 10. 10 کەم 3 دەکاتە 7. فاریزەش دەنووسرێتەوە. ئەوجا 2 کەم 5 ئەو 2 کەم 5 نابی ناچارم ئەو دووەش خورد بکەمەوە. یەکەم 2 دەبیتە 12. ئەو 2 دەبتە 12. 12 کەم 5 دەکا 7. ئەوجا یەکەکەش کەم 0 هەر 1. ژمارەکە دەبیتە 709 بەش لە 1000. لێرە 4 خانە هەیە لە لای ڕاستی فاریزە. لێرەش تەنیا 2 خانە هەیە دەبی 2 سفری دانێم 1 2. ئەوجا 0 کەم لەگەڵ 1 دەکا 1. پاشان 0 لەگەڵ 3 دەکا 3. 4 کۆ 5 یەکسانە بە 9. ئەوجا 9 کۆ 9 ئەو 9 لەگەڵ ئەو 9 دەبیتە 18. 8ەکەی دەنووسم. یەکەکەی لێرە دادەنێم. فاریزەش دەنووسم. 1 و 0 و 6 دەکاتە 7.
1.06 یەکسانە بە 7. 7 فاریزە 8,931 بەش لە 10,000. دڵنیابوون لە شیکاری پرسیارەکان. پرسیاری 25 لەگەڵ 26 شیکار بکە. سۆران و سالار و سەردار، هەرچەندە سەرداریشیان هەڵە نووسیە، یاری ئەلیکترۆنیان دەکرد و ئەم خاڵانەیان تۆمار کرد. 725 510 و 225 بەڵام مەرج نییە 725 خاڵی سۆران بیان 500 خاڵی سالار بی. هەر ئەوها خاڵەکان نووسراینە بێ ئەوەی بزانین کامە خاڵ هی کامە کەسە. سەردار بزانە سەردار بە دوو جۆر نووسرایە، لێرە هەڵە، لێرەش هەر هەڵە، بەیەکیش ناچن هەڵەکان. سەردار سێیەم نەبوو، ئەوە زانیمان سەردار سێیەم نەبوو. سالار نزیکەی 300 خاڵی زیاتر بوو لە سۆران. سالار 300 خاڵی زیاتر بوو لە سۆران. ئایا هەر یەکەیان چەند خاڵیان تۆمار کردیە؟ واتە ئایا ئەو خاڵانە هیچ چێنە؟ 725 چێ تۆماری کردیە؟ 510 چێ و 225 چێ؟ ئەمە لێرە ناوەکانیان ئەو هادەنووسم: سەردار، سالار، سۆران. دەزانم کە تەماشای چ بکەمەوە، لەبیرم چ بوو. دەزانم کە سەردار سێیەم نەبوو، ئەوەی دەزانم کەواتە سەردار سێیەم نەبوو، واتە سەردار ئەو ژمارە بچووکەی بەدەست نەهێنا، هیچ نەبی. سەردار سێیەم نەبووە، یان یەکەم بووە یان دووەم بووە، ئەوە زانیمان. پاشان سالار و سۆران کامە لە کامەی زۆرترە؟ سالار 300 خاڵی زیاترە لە سۆران. واتە کام ژمارە لە کام ژمارەی دەرکەم دەکا نزیکەی 300؟ ئەگەرە من 725 225 لێ بڕوا دەکا ناکا 300، دەکا 500، کەواتە ئەو دوو ژمارە نییە. کەواتە مادام ئەو دوو ژمارەش نییە، چونکە ئەو دوو ژمارەش ئەو ژمارەی لێ بڕوا دەکا 200 نزیکەی، کاتە هەر ئەو دوو ژمارەیە. ئەو دوو ژمارەیە کە چیان؟ ژمارەی سالارە ئەوی دیش سۆرانە. دەزانین کە سالار 300 خاڵی زیاترە لە سۆران. سالار زۆرترە لە سۆران، کەواتە سالار نزیکەی 300 خاڵی زیاترە، کەواتە ئەو ژمارەیە دەبیهی سالار بی، ئەو ژمارەش دەبیهی سۆران بی، کەواتە ئەوە سۆرانە 225 خاڵی هەیە، سالاریش 510 خاڵی هەیە، سەرداریش مادام ئەویش 725 خاڵی هەیە، چونکە تەنیا ئەگەر 510 225 لێکم ببیتەوە دەکاتە 285 نزیکەی 300. نزیکەی 300 سەداسەد نا، بەڵام نزیکەی. ئێستا زانیمان چێ یەکەم بووە؟ سەردار. چێ دووەم بووە؟ سالار. و چێ سێیەم بووە؟ سۆران. چێ زۆر خاڵی هەیە؟ یەکەم و دووەم نا، بەڵام چێ زۆر خاڵی هەیە و چێ کەمترین خاڵی هەیە؟ پرسیاری 26 کام دوو ژمارە نزیک کراوەکانیان یەکسانە؟ ئەگەر نزیک کرانەوە بۆ نزیکترین 10,000. یەکەم جار دەبی بزانم 10,000 لە چێیە؟ 10,000 ئەو شەشە، 10,000 ئەو شەشە، 10,000 ئەو شەشە. با نزیکیان کەمەوە،
لێرە دەبیتە 0.000 5ەکەش دەنووسرێ 6ەکەش دەبیتە 7 لێرەش کە نزیکیان دەکەمەوە 5ەکە دەنووسرێ 6ەکە نابیتە 7 6ەکە نابیتە 7 چونکە دووەکەی تەنیشتی گچکەیە کەواتە 5 و 6 0.000 لێرە چی لێ دێژمارەکە کە نزیکی دەکەمەوە 5ەکە وەکو خۆی 6ەکە دەبیتە 7 ئەو جەژمارەکانی دیش هەموو دەبنە 0.000 57,000 کامە دوو ژمارەیە ئێستا زانیمان ئەو ژمارە و ئەو ژمارە یەکسان دەبن کە نزیکیان دەکەینەوە لۆ نزیکترین 10,000 بەڵام ژمارەکەی ناوەندێ هەر دەکا 56 وەکو خۆی 560,000 ئەوانجی دەکەنە 570,000 بڕیار بدە ئەگەر ویستت بە وەڵامی نزیکراوە یان وەڵامی تەواو هەیە پاشان شی کار بکە واتە لەو دوو پرسیارەی 27 و 28 ئایا ئەمن چ جۆرە وەڵامەکەم پێویستە نزیکراوە یان وەڵامی تەواو پرسیاری 27 میران پێویستە تەنها ماوەی 20 کیلۆمەتر بە بایسکل ببڕێ بێگومان ئەوە یەکەکە لە پرسیارە بێت تامەکان چونکە هیچ مانای نییە هیچ ڕوون نییە و کەس نازانی ئەو پرسیارە لەبەر چ ئەو هەیە میران پێویستە تەنیا ماوەی 20 کیلۆمەتر بە بایسکل ببڕی چی کرد میران هەستا ماوەی 8 کیلۆ و 95 کیلۆمەتری بڕی پاشان ماوەی 5 کیلۆمەتر و 25 کیلۆمەتریشی بڕی ئەوجە وەستا ئایا دەتوانێت بچیتە سەردانی ئامۆزاکەی بکە لە دووری 10 کیلۆمەتر بزانە ئەو پرسیارەی ئایا دەتوانێت بچی سەردانی ئامۆزاکەی بکە لە دووری 10 کیلۆمەتر باش من ئێستا ئەگەر گریمان ئەو ماوەی ئەوە 20 کیلۆمەترە ئەو هێڵە سەوزە 20 کیلۆمەترە ئەوەش چێەوە سەردار بوو میران بوو میران ئەوە دەیەوێت بە بایسکل 20 کیلۆمەتر ببڕی یەکەم جار کە دەڕوا دەچی چەند دەڕوا دەچی 8 کیلۆمەتر و 95 لە 100 کیلۆمەتری دەبڕی گریمان لێرە تا ئێرەیە 8 کیلۆمەترەکەی خۆی بڕی ئەوجە دیسان ئەو جارەی 5 کیلۆمەتری دیش دەبڕی بێگومان گرنگ نییە ئەو ڕاست و ڕاست ببڕی دەتوانی ئەوهاش ببڕی دەتوانی ئەوها ببڕی دەتوانی کیلۆمەترەکە لێرەوی ڕێیەکە ئەوها ڕاست و ڕاست نییە بەڵام ئەمن هەر ڕاستم دروست کردی هەر لۆ ئاسانی لۆ ئاسان کاری لۆ هیچ نا 25 کیلۆمەتر و 25 لە 100 کیلۆمەتریشی بڕی دوایە ڕاوەستە ئێستا پرسیارەکە ئایا دەتوانی بچیتە ماڵی ئامۆزای کە 10 کیلۆمەتر دوورە واتە لەو جێیکە ڕاوەستایە 10 کیلۆمەتر دوورە ڕەنگە ماڵی ئامۆزای لێرەبی بۆ وێنە 10 کیلۆمەتر دووربی ئەلێرەبی یان لێرەبی یان لە دوورتربی 10 کیلۆمەتر دووربی لەو جێی کە میران لێی ڕاوەستایە ئەوە میرانە پاش ئەوەی دەڕوا دەگاتە ئێرە بەخۆشی دەبی ئەوجە من ئەوەی نازانم ئایا میران بۆی نییە لە 20 کیلۆمەتر زیاتر بڕوە یان ئایا میران مەبەستیان چییە لە ئایا دەتوانی بچیتە ماڵی ئامۆزایەکەی کە 10 کیلۆمەتر دوورە لەو جێی کە ڕاوەستایە لێی ناتوانم تێناگەم لە پرسیارەکەی چییە
چونکە ئەگەر مەبەستیان ئەوە بین ناتوانی لە 20 زیاتر بڕوە واتە لێرە 8 بڕیا، یەکەم جار وەڵامی ڕاستمان پێویست نییە، لێرە وەڵامی تەواومان پێویست نییە، بەڵکو وەڵامە چی نزیک کراوە. بەڵام ئەمن ئێستا ئەو ژمارەی نزیکەمەوە، ئەو ژمارەش نزیکەمەوە، ئەو ژمارەی بکەمە 9 کیلۆ، ئەو ژمارەش بکەمە 5 کیلۆ. 5 و 9 دەکات 14. چەندی مایە 20ەکە تەواوی؟ 6 کیلۆمەتری مایە تەواوی. ماڵی ئامۆزاشی 10 کیلۆمەتر دوورە، ئەوجە نازانم لۆ ناتوانانی بچی با زیاتری ببڕی. ئایا بۆی نییە؟ ئایا چییە مەسەلەکە؟ لەبەر هەندێک من دەبی لێرە ڕاوەستم، نازانم مەبەستیان چییە، وەکو گوتم پرسیارەکی زۆر ناتەواوە. دووهەمین پرسیاریش شاد پەتێکی هەیە، درێژەکەی 20 مەترە، پەرژینی باخچەیەکی شێوە 3 گۆشەی پێکرد. باخچەکی هەیە 3 گۆشەیە ئەوها، پەرژینەکەشی پەتەکەشی 20 مەترە، درێژی لای ئەو 3 گۆشەی چەندە؟ یەکەکیان 8 و 99، ئەوی دیکەیان 3 و 95، لایەکەی دیشیان 5 و 75. پرسیارەکەش ئەوەیە چەند مەتر پەتی لا دەمینێتەوە کە پەرژینەکەی دروست دەکا، واتە کە چێوەی ئەو 3 گۆشەی. لێرە دەبی ئەمن بە تەواوی ژمارەکان هەرسێکیان کۆکەمەوە بزانم دەکاتە چەند، ئەو جە پاشان 20 بینم لەسەر جەمی ژمارەکەی دەرکەم هەتا بزانم چەند مەتر پەتی لامایتەوە. بەڵام ئەمن 2-3 پرسیارم لەو جۆرەی شیکار کردێ لەوانەکانی پێشتر، هیوادارم خوێندکاری ژیر بگەڕێەوە وانەکانی پێشتر بزانی ئەو پرسیارانە کوو شیکار دەکرێنیان لەو جۆرە پرسیارەی کە زۆر پرسیارەکی ئاسانە هەتا ڕادەیەک، بەڵام تۆزەک ئەوەیە کە پرسیاری کۆکردنەوەی ژمارەی دەی لەو خۆشانە نییە. بێزار کەرە ئەوەی ڕاستی بی، بەڵام ناچارین فێربین. لێرە دێمە کۆتایی لاپەڕا سی لاوانەیەکی نوێ، باسی لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.